عەجاجی خوێنڕێژ گەیشتە وێستگەی کۆتایی لەو شوێنەی کە ڕۆژانێک بڕیاری سڕینەوەی نەتەوەیەک و کۆتایی هێنان بە ژیانی هەزاران مرۆڤی بێتاوان کرا. عەجاج تکریتی، ئەو ناوەی کە بۆ چەندین ساڵ تێکەڵ بە ترس، مەرگ و بێسەر و شوێنکردنی کورد ببوو، گەیشتە وێستگەی کۆتایی و سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێنرا. بە زۆر لە کەسوکاریان فارکراوەکان گەڕاوە هەڵەوە لە وەرەسەلمانە ئەمویان نەبینی گەفەگیران. ئەو هەڵ و ژوورانەی کە عەجاج تکریتی و هاوبیرانی تێیدا کۆ دەبوونەوە تەنها دیوار نەبوون، بەڵکو شوێنی داڕشتنی نەخشەی کوشتارگەیەک بوون کە ناونرا ئەنفال. لەبێوە فەرمانی زیندە بەچاڵکردنی هەزاران منداڵ، ژن و پیاوی کورد دەرچوو. هەر بڕیارێک کە لەو شوێنەدا دەدرا دەبۆ هۆی هەڵکردنی گۆڕێکی بە کۆمەڵ لە بیابانەکانی باشوور و خامۆشکردنی دەنگی ژیان لە گوندەکانی کوردستان. هەرەوەڵا شەودە شەوێت تێدەخەم چاوەڕوانی هاتنەوەی مناڵێک مەکە. بۆ گەلی کورد لە سێدارەدانی تاوانبارێک تەنیا جێبەجێکردنی یاسانیە، بەڵکو گەڕانەوەی بەشێکی بچووکە لە شکۆ بۆ ئەو دایکانەی کە هێشتا چاوەڕێی گەڕانەوەی ئێسک و پرووسکی ڕۆڵەکانیانن. ئەنفال تەنها وشەیەک نییە لە مێژوودا، بەڵکو چیرۆکی ئەو منداڵانەیە کە لە ئامێزی دایکیاندا و لە ژێر خاکدا دوا هەناسەیاندا. چیرۆکی ئەو باوکانەیە کە تەنیا تاوانیان کوردبوون بوو لە بیابانە چۆڵەکاندا بێ ناسنامە و نیشانە نێژران. کاکای ئەنفال، کاکای وە شۆفڵبان لیال، کاکای وە کێبڕ کوژیال، کاکای لە دنیا خنچیال، بوومە قوربانتان برا. ئەو ئازارەی کە عەجاج تکریتی و ڕژێمی بەعز لە دڵی تاک بە تاکی کورددا چاندیان بە سزادرانی تاوانباران کۆتایی نایەت. مەینەتیەکانی کورد لە تۆپزاوە و نوگرە سەلمان و بیابانەکانی عەرعەر وەکو مۆتەکەیەک لە ویژدانی مرۆڤایەتیدا دەمێنێتەوە. ئەو کەسەی کە بێبەزەیی بڕیاری مەرگی بۆ نەتەوەیەک واژوو دەکرد، ئێستا خۆی لە بەردەم پەتی سێدارەدا دەبینێتەوە. ئەمە پەیامێکە بۆ مێژوو کە ستەمکاران هەرچەندە بێبەزەیی بن لە کۆتاییدا لە بەردەم هاواری قوربانیەکاندا چۆکدا دەدەن. الله عجاج حمايتهم ليا ممنون يلا عاشقكم عاشقكم هلا حبيبي.